لە ئێستادا باس و خواسی نێو هۆڵی پەرلەمان و لایەنە سیاسیەکانی عێراق پرسی هەڵبژاردن و بودجەی ساڵی 2018 ئەو دوو پرسە گرنگ و چارە نووسازە ناکۆکی زۆری لەسەرە و فراکسیۆنەکانی پەرلەمانی بەسەر دوو بەرەدا دابەش کردووە کە بەشێک داوای پەسەندکردنی پڕۆژەی بودجە دەکات و بەشێکیش پێی وایە ناحەقێکی زۆری تێدایە. بە هەمان شێوە دوو ڕای جیاواز هەیە لەسەر پڕۆژەیاسای هەڵبژاردنەکان. عدم إقرار الموازنة إلى جانبتين، جنب الفنية اللي هي عدم پەسەندنەکردنی بودجە دوو لایەنی هەیە. لایەنێکیانەوەیە کە حکوومەت لە توانای دانابێت خەرجیەکان دابین بکات کە وەک ئاماژەی پێکراوە لەم بودجەیەدا و 1/12 وەک بودجەی ساڵی پار. ئەم ساڵ لەگەڵ پاردا جیاوازە. پار بودجە بۆ شەڕی دژی داعش تەرخان کرابوو. ئەم ساڵ جیاوازترە و بوارێکی زۆر هەیە بۆ خەرجکردنی پارە. جیاوازی زۆریش هەیە لە نرخی نەوت. لەلایەکی تریشەوە کە لایەنە معنەویەکەیە هاوڵاتیان درک بۆ دەکەن کە بودجە پەسەند نەکراوە واتە شایستەداراییەکانی خوێندن و تەندروستی پەیوەستن بەو بودجەیەوە. ئەمە هەوڵ دەدەین کە هەردوو پڕۆژەیاسای بودجە و هەڵبژاردن پەسەند بکرێن. بەڵام هەندێک دەنگۆی هەڵە لە ئارادان کە گوایە ئەگەر ئەو دوو پڕۆژەیە دەنگدانیان لەسەر نەکرێت ئەوە هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمان دوا دەکەوێت. ئەوەش ڕاست نییە چونکە بە پێی یاسای ژمارە 45 ساڵی 2013 کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەتوانێت هەڵبژاردن ئەنجام بدات. هەروەها یاسایەکی دیکەشمان هەیە کە یاسای ژمارە 94 ساڵی 2004 و تایبەتە بە بودجە. حکوومەت سەرپشک کرا و ئەتوانێت 1/12 شایستەداراییەکان خەرج بکات تا بودجە پەسەند دەکرێت. ئەوە ژوا دەکات هەڵبژاردنەکان ئەنجام بدرێن. الإدارة المالية والدين العام رقم 94 لسنة 2004 پەرلەمانتارێکی کوردیش پێی وایە کە هەڵبژاردنەکانی ئەم ساڵ ئەستەمە لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. دەشڵێت سەرجەم فراکسیۆنەکانی نێو پەرلەمان ڕێککەوتون لەسەر ئەوەی هەردوو پرۆژەکە نەخرێتە خشتەی کار تا ڕێککەوتنی لەسەر دەکرێت. بەڕێی ئێمە زۆر قورسە ینی هەڵبژاردن بڕوە لەبەرەوەی تا ئێستاکە سونەکان ئامادە نین و بەشێ لە ناوچە کوردستانیەکان ناوچە کوردستانی دابڕێنراوەکان ئەوانە کێشەی زۆر گەورەی بۆ دروست بووە و بۆ یەکە هەڵبژاردن زۆر قورسە و هەروەها ئەو پێداویستیانەی کەوا بۆ هەڵبژاردن پێویست بوو هەبێ لە مووسڵ لە ئەنبار لە تکریت هەمووی دزراوە و کەرت و پەرت کراوە هیچی نەماوە بۆ یەکە ئەمەش دیسان کێشەیەکی ترە بۆ مەسەلەی هەڵبژاردن بۆ یەکە هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان زۆر زەحمەتە. بە بۆچوونی بەشێک لە چاودێران لەم ساڵدا ئەستەم دەبێت لایەنەکان ڕێککەوتن بکەن لەسەر تێپەڕاندنی پڕۆژەیاسای بودجە بەم شێوەیە چونکە جیاوازیەکی زۆر هەیە لەو ژمارانەی کە دانراوە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ئاماژە بۆ دەکات کە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی هەڵبژاردنەکان لە کات و ساتی خۆیدا بکرێت. تەنها ئاستەنگ بودجەی ساڵی 2018 کە تا ئێستا لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر نەدراوە. لەگەڵەوەشدا هەمواری یاسانیەکەی هەڵبژاردن نەکراوە. لایەنە سیاسیەکانیش تا ئێستا نەگەیشتونەتە دەرەنجامێک کە هەڵبژاردنە لە کات و ساتی خۆیدا بکرێت یاخود دوا بخرێت. بێستون سلام، کوردسات نیوز، بەغداد.